سڵاوتەنەبێ بینەرانی شارپرێس لە کاتێکدا بڕیار بوو ڕۆژی دووشەممە دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تایبەت بە هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق ئەنجام بدرێت، بەڵام ئەمڕۆ موقتدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە پەیامێکدا ڕایگەیاند کە فراکسیۆنەکەی بەشداری دانیشتنی ڕۆژی دووشەممە ناکات وە سەرجەم دەروستانەکانیشان لەگەڵ لایەنەکاندا ڕاگەن. دەپرسین ئەم پەیامەی موقتدا سەدر تا چەند چاوەڕوانکراو بوو، دەپرسین لە بەغدا چی ڕوودەدات؟ ئایا دەپرسین کە ئایا کۆبوونەوەی ڕۆژی دووشەممە تایبەت بە هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق ئەنجام دەدرێت یاخود ناوە هەروەها لە هەڵوێستی لایەنەکانی دیکەش دەپرسین. گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر بەختیار شاوەیز ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق. دکتۆر سڵاوت دەبێ ئەم کاتت باش. ئەمڕۆ ڕەوتی سەدر پەرلەمانتارەکانی ئاگادار کردەوە کە بەشداری دانیشتنی ڕۆژی دووشەممەی تایبەت بە هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق ناکەن. ئایا ئەم پەیامەی موقتدا سەدر تا چەند چاوەڕوان کراوە؟ بەڵێ زۆر سپاس. لە ڕاستیە ئەوەی کە باگراوندی سەدر بخوێنێتەوە ڕەنگە لەم دیوەدا ئەوە ببینین کە ئەم جۆرە حرەکانەوە ئەم جوڵانەوە ئەم جۆرە پەیامانەی کە ئەم پیاوە هەیەی ئەمەی لێ خوێنرێتەوە کە لە کاتە سیارەکاندا هەندێک مووقفی هەبێ، هەندێک بڕیاری هەبێ کە خەڵک لی چاوەڕێنەکە، یان با بڵێن شەقامی سیاسی بجوڵێنێ بیان بیوروژێنێ. ئێمە بمانەزانین کە سەدر سەرکردایەتی بەرێگەکە کە پێی وایە دەبێت حکوومەتێکی داهاتوو حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بێ و حکوومەتێک بێ زۆرینەی لایەنە سیاسیەکانی ناو شیعە و ناو سوننە و ناو کوردی تێدا بێ، بەڵام حکوومەتێکی تەوافقی نەبێ. و هەمووشمان ئەزانین کە خۆیان حازر کردبوو بۆ ئەوەی کە با بڵێن لە ئەم هەفتەیە داواتە لە ڕۆژی دووشەممەدا قۆناغی دووەمی مەرامە سیاسیەکەیان بەدیبێنن کە بریتە لە هەڵبژاردننی سەرۆکۆمار. بەڵام لە دوای بڕیارەکەی مەحکەمەی ئیتیحادیەوە دەبینین کە تقریباً دۆخەکە پێچوانە بووتەوە. بڕیاری مەحکەمەی ئیتیحادی دەربارەی ئەوەی کە ڕێژەی ئامادەبووان بۆ دەنگدان لەسەر کاندیدی سەرۆکۆمار ئەتوانم بڵێم بڕیارێک بوو کە دەیویست تەوافق دروستکە، بڕیارێک بوو دەیەوێت کە زۆرینە و کەمینە نەیەتە ئاراوە و جۆرێک لە پارسەنگی تێدا ڕابگیرێ و دەست بگرێ بە مەبدەئی تەوافقەوە کە تا ئێستا لە ناو پرۆسەی سیاسی عێراقیدا ئیشی لەسەرەکرێ. دەبینین ئەم بڕیارە داوای کرد کە پێویستە دوو لە سەرسی ئەندامانی پەرلەمان بەشدار بن و دەنگ بدەن، بەشداری لە دەنگدانا بکەن. و خۆشمان دەزانین دوو لە سەرسێ واتە 220 ئەندامی پەرلەمان و ئەم 220 ڕەنگە بۆ سەدر و بۆ کوتلەی بارزانی و کوتلەی حەلبوسی تا ڕادەیەک ئاسان نەبێ. بۆیە سەدر دوێنێ ئێوارە دەستی کرد بە جوڵەکانی سەرەتا ئەو تیوتەمان بینی کە بازدەوە دەکا کە ئەگەر کاندیدی پارتی شیاو نەبوو ئەوە دەنگی پێمەدەن. و ئەمڕۆژ بەدوای ئەوەدا کوتلەی سەدری لە ناو پەرلەمانی عێراقی بە سەرکردایەتی حەسەن عەزرای بڕیاریاندا کە بەشداری لە دانیشتنی ڕۆژی دووشەممانەکەن و لە هەمان کاتە گفتوگۆکانیشیان ڕاگرتووە بۆ پێکهێنانی حکوومەت. بەم پێ بێت ئێمە بەرەوە دەچین کە ڕۆژی دووشەممەدانی بەلایانی کەمیەوە واتە 7 مانگ دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەکرێ و یان نیسابی نەبێت. ئەگەری نەگەیشتن بە ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان لە بەغدا چی ڕوودەدات؟ ئایا دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕۆژی دووشەممە ئەنجام نادرێت، دوا دەخرێت بۆ ڕۆژێکی دیکە یان بڕیاری چی لەبارەوادرێت؟ خۆی بەپێی تەوقیتاتی دەستوری لە ڕاستیە ڕۆژی 8 مان دوا ڕۆژی ئەو کاتە دەستوریەیە کە تێیدا پێویستە سەرۆکۆمار هەڵبژێرێ. بەڵام بیرمان نەچێت لە 7 مانگەوە بۆ 8 مانگ و لە ئێستێشەوە ئەتوانین بڵین دەکرێت گۆڕانکاری تربێتە ئاراوە و حرەکاتی وە جوڵەی تربێتە ئاراوە و جۆرێک لە با بڵێن لە ناو لایەنەکانی ئیتاڵی تەنسیقیە یەکێکیان دوانیان بهێنێتە ناو بەرەی سەدرەوە، بە تایبەتی دوای ئەوەی کە بازەوە دەکرێت کە پۆستی جێگری سەرۆکوەزیران بدرێ بە هادی عامری و لە بەرامبەردا نزیکەی 40 پەرلەمانتار بێنە ناو بەرەکەی سەدرەوە کە هاتنەوە ئیتر ڕەنگە ئاسان بێ بۆ ئەوەی دانیشتنەکە بکرێ. ئەوەی کە خوێندنەوەی هەبێ بۆ قسەکانی سەدر، بۆ تویتەکەی سەدر و هەروەها بۆ ئەو قسانەی کە حەسەن عەزرای سەرۆکی کوتلەی سەدری کردی، ئەتوانین بڵین هەردووکی جۆرێک لە مەجالیتیایە بۆ ئەوەی دانیشتن تا 8 مان بکرێ. ڕاستە ئەمان بڕیاریان داوە کە دانیشتن نەکرێت،
یان بەشدار نەبن. یەکەمیان لە تویتەکەیە یعنی بەڕاستە و خۆی ناڵێ دەرنادەین بە کاندیدی پارتی، بەڵکو ئەڵێ ئەگەر شیاو بێت و ئێمە دەزانین کاندیدی پارتی بەناو فلتەری ئەو لیژنەیە تێپەڕیوە کە لیژنەی تەتەقیقیە و سەرۆکایەتی پەرلەمان دروستی کردووە، ئەندامانی نەزاهە و لیژنەی قانونی پەرلەمان و دام و دەستگات جۆر باجۆرەکانی تێدایە. کەواتە ئەمە مەرحەلەیەکی لێرەیە بڕیوە. ئەمە بەنسبەت تویتەکەەوە واتە جۆرێک لە دەستەواژەی مەتاتی بەکارێ ناوە بۆ ئەوەی کە سبەینی ئەگەر سەدرریەکان دەنگیشیاندا بە کاندیدەکەی پارتی ئەوە ئەوان با بڵێن ئۆباڵی ئەمە نەکەوێتە سەر ئەسوی خۆیان، بەڵکو بیخەنە سەر سەرۆکایەتی پەرلەمان و ئەو لیژنەیە کە هەیە، ئەوەی کە پەیوەندی بە بایکۆتکردنی دانیشتنەکەیانەوە هەیە. لە ڕاستیە ئەمیش جۆرێک لە مەتاتی تایە، چکە خۆمان نەزانین حوتیمان دواوادە نییە، هەشتیمان دواوادەیە، بەڵام ئەمانەڵێن ئێمە بە هیچ شێوەیەک بەشداری ناکەین لە دانیشتنی ڕۆژی دووشەمە واتە حوتیمان و لە حوتیمانەوە بۆ هەشتیمان زۆر بە ئاسانی ئەگەر ڕێکەوتن بکرێ یان دەرچەیەک بدۆزێتەوە کرێت لە هەشتیمانە دەنگ بدرێ بە کاندیدەکە و کۆتایی بەم گەرمۆ کێشەیە بێنێ. بەڵام لەگەری ڕێک نەکەوتنە نەکەوتن یعنی ئەمە ئەگەرەکانی ڕێکەوتن بوو. ئەگەرەکانی ڕێک نەکەوتن وەکو وتم ئەمەش جۆرێک تەفسیر هەڵەگرێ، هەندێک پێیان وایە ئەوەی کە من متابعام کردووە کە فراغی دەستوری دروستە بێ، هەندێکی تر ئەڵێن نەخێر ئەمە مخالەفەی دەستوری دروستە بێ. بۆ پێی کە لە ساڵی 2010 ئەو کاتێک کە سەرۆک مامجلال هەڵبژێراوە ماوەیەکی زۆر دواکەوتووە لە مودەکەی خۆی، بەڵام بەپێی تەفسیری مەحکەمەی ئیتیحادی کە ئەو کاتە کردوێتی ئەو کاتە دەڵێن ئەمە خلافی دەستوریە نەک فراغی دەستوری. بۆیە ئەگەر بەڕێی من ئەگەر خلافی دەستوری بێ و فراغی دەستوری بێ لە دوای ڕۆژی هەشتی مانگەوە ئەگەر سەرۆکۆمار هەڵنەبژێرێ ئەمە نقطەیەکی سەرەتاییە بێ بۆ ئەوەی کە لە داهاتوودا حکوومەتی داهاتوو زۆر بەردەوام نابێ، خلافاتی گەورە گەورە ڕووی تێئەکا ئەگەر بە یەکداکێشانی تریش نێتە ئاراوە، یعنی با بڵێن وەکو یەکداکێشانی شیعە لە ناو ماڵی خۆیدا. ئێمە ڕۆژی جومعە واتە دوێنێ شتێکی تازەمان بینی لە ناو مەشهدی سیاسی عێراقی، لە ناو مەشهدی شیعی عێراقی، لە ناو مەشهدی تائیفی و ئەوانەی عێراقی حەزەکەم لێرەدا ئاماژەی پێ بکەم. دوێنێ بەڕەسمی لە نەجەفەوە لە حەنانەوە لە ئەنگرەکانی نوێنەرەکەی مقتەدا سەدر بە ئاشکراوتی بۆ لەمە دوا مەرجعی باڵای شیعە ئەبێ لێرەوە بێ، بڕیاری سیاسی شیعە لێرەوە بێ. لە بەرامبەریشدا لایەنگرەکانی سیستانی هاتنە سەر شەقام خۆپیشاندانی لێکەوتەوە. ئەم حاڵەتە ئەگەر کۆ بکرێتەوە لەگەڵ ئەو حاڵەتە تێکبژراوەی کە لە نێوان لە دۆخی لایەنە سیاسیەکانە هەیە واتە بەرەی ئیتار و بەرەی سەدر، ئەمە هەمووی وای لەیەکا کە بن پێم وایە کە داهاتووی سیاسی لە عێراقا داهاتوویەکی دڵخۆشکەر نییە و بەرەو گێرمۆکێشەی تون دەڕوا و ئێستا خەریکە دابەزێ بۆ بەیەکداکێشانی شەقامی شیعی بە تایبەتی ئەگەر مقتەدا مصر بێ لەسەرەوەی کە خۆی بە شوێنگرەوەی سیستانی ببینێتەوە. بەکار هەر سەبارەت بە پەیامەکەی مقتەدا سەدر کە بڕیاریە دانوستانەکان ڕابگیرێت، دەنوستانی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە چی لێ بەسەر دێت لە کاتێکدا دوای پەیامەکەی مقتەدا سەدر بە بڕیاری مەسعود بارزانی کە ئەمە قسەی وتەبێژەکەیانە لێدوان و مناقەشە و گفتوگۆکردن و چاوپێکەوتن بۆ کەناڵی ئەعلامیەکان لە پارتیەکان ڕاگیراوە لەسەر پەیامەکەی مقتەدا سەدر. ئەمە چی لێ خوێنرێتەوە؟ ئەمە هەردوو دیوەکەی لێ خوێنێتەوە، ڕەنگە لایەکەوە پەیوەندی بۆ بێ کە ئەمان ئیتفاقی خۆیان بێ، حتا ئەو تویتەی کە مقتەدا کردوێتی ئیتفاقی بارزانی و هەلبوسی و مقتەدا بێ. و ئەمڕۆ لەو مناسبەتەی کە عەمار حەکیم ڕێکی خستە بوو بۆ ڕۆژی شەهیدی میحراب، سەرۆکی پەرلەمان محەممەد هەلبوسی کە بەشێکە لە هاوپەیمانێتیەکەی سەدر و بارزانی زۆر بە وازەحی تەئکیدی لەسەرەوە کردەوە کە ئەبێت حکوومەتی زۆرینی نیشتیمانی تشکیل بێ. کەواتە ئەگەر لێرەوە بیخوێنەوە دەبینین ئەم ئیتفاقی ئەم سێ بەرەیە تا ئێستا بەردەوامە و دەکرێت ئەو تویتەیش بە ئاگاداری هەلبوسی و بارزانیش کرابێ، وەکو وتم بۆ ئەوەی هاوکاری با بڵێن وشار زێباری بێ لە دووبارە هەڵبژارنەوەیدا. کەواتە قەدەغەکردنی لێدوان لەلایەن پارتیەکانەوە لەلایەن مەسعود بارزانیەوە لە پارتیەکان بۆ ڕەنگە یعنی من پێم وایە بۆ ئەوەیە کە ئەوان
لێرە و لەوێ قسە نەکەن ئەوەی کە خۆی کردوێتی هەر ئەوەیە ئەو ئیتفاقیەیە و بەردەوامە لەسەری مۆزوعی تویتەکەی سەدریش هیچ زیانێکی بۆ بەرژەوەندیەکانی پارتی نابێ. پێتان وایە کە ئەم دوو پەیامەی موقتدا سەدر لە دوێنێ و لە ئەمڕۆژە لە دوێنێ کە پەیامێکی ناردبوو بۆ کاندیدەکەی پارتی دیموکراتی کوردستان کە پەرلەمانتارەکانی دەنگی پێ نەدەن ئەگەر مەرجی بوون بە سەرۆکۆماری تێدا نەبێت و ئەمڕۆژ داوای لە فراکسیۆنەکەی کرد کە بەشداری ڕۆژی دانیشتنی ڕۆژی دووشەممە نەکەن. ئایا ئەم دوو پەیامەی موقتدا سەدر ئەمە چی لە چاوەڕوانەکرێ ئەمە تاکتیکێکە یان بڕیارێکی یەکلاکەرەوەیە؟ من پێم وایە زۆرتر بەرەو تاکتیکە چی چکە ئەم پیاوە و مێژووی ئەم پیاوە ئەگەر سێری بکەی وەکو قیادەیەکی سیاسی و تائیفی و ئەبا بڵێن مەزهبی شیعەکان زۆرتر لەو کەسانەیە کە تەکتیک بەکارەیەنێ لە جێبەجێکردنی استراتیژەکانیدا. یعنی تا ئێستا لە سێ ئینتیخاباتی ڕابردوودا پێش ئینتیخاباتەکان سەحبی کردوێتەوە وتوێتی من بەشداری لە پرۆسی سیاسیان ناکەم، بەڵام لە دوجاریشدا بەشداری کردووە وەکو بینیمان لەمەی ئەخیریشدا یەک دوومان پێش هەڵمەتی هەڵبژاردن وتی من ئیتر بەشداری ناکەم و لە حیاتی سیاسیەک شێمەوە، بەڵام دەبینین ئەوە گەڕایەوە یەکەم دڵی ناو هەکێمی هەڵبژاردنەکانیشی بەدەزێنا و ئەمەیشی لە ڕاستیە ئەکرێ بەو جۆرە تەکتیکە بیشێوێنین بیشوبهێنین کە دەوێت لەم ڕێگەیەوە نیسابی قانونی بۆ دانیشتەکەی پەرلەمان کۆ بکاتەوە کە 220 دەنگە چکە ئەم تویتەی لە دوای بڕیارەکەی محکەمەی ئیتیحادیەوە بوو کە بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی لە بەرژەوەندی بەرەی ئیتاڵی تەنسیقیا بوو. ئەمە لەلایەکی تریشەوە ئەوەی کە پەیامی کوتلەکەیەتی بۆ ئەوی بەشداری لە ناو دانیشتنەکەدانەکە هەر جۆرێکی لەو بابەتەیە وەکوتم ئەکرێ حوتی مان نەبێ هەشتی مان بێ و دەکرێت لە دوای هەشتی مانی شۆ بێ، بەڵام خلافێکی دەستوری ڕوەدات و هیچ شتێکی تر نابێت. بەڵێ دایتۆر نووسیتانە لە پێگەی فەرمی خۆتان نووسیتانە کە بۆشایی دەستوری لە دوو ڕۆژی ڕابردوودا لە هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراقدا دروستە بێ. مەبەستە چی نووسینە؟ لە ڕاستیە پێی بەو حەتەوە هەیە کە ئاماژەمان پێکرد ئەویژەوەیە کە ئەگەر ویان بکرێ و نیسابی پێویست نەبێ ئەوەی کە محکەمەی ئیتیحادی داوایە کەواتە 220 ئەندام نەچنە ژوورەوە ئەندامی پەرلەمان بەشداری دانیشتنەکە نەکەن، ئەوە مودە دەستوریەکە واتە وەختە دەستوریەکە کۆتایی پێدێ. بەمەش بۆشایی دەستوری ویان خلافی دەستوری کە من پێم وایە ڕاستە جیاوازن بۆشایی دەستوری خلافی دەستوری، بەڵام هەر ئەمە لەکەیەکە بێ بۆ ئایندەی پرۆسی سیاسی و لەلایەکی ترشەوە لە دیواقعەکەیەوە دەبێتە هۆی زیاتر قوڵبوونەوەی کێشەکانی ناو ماڵی شیعە لەلایەک ماڵی شیعە و کورد و سونێژ لەلایەکی ترەوە. بەڵێ کاکتۆر کۆتا پرسیارم سەبارەت بە دەرکەوتنی ئاڵا تاالبانی لەگەڵ باڵ تاالبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە کاتێکدا پێشتر بە بڕیاری هاوسەرۆکی یەکێتی کەسە نزیکانی لە هەوشێوژەنگی بەدروخراوە ناوێن هێنرا. ئایا ئەمە هیچ بەرەو پێشچوونێک لە ناو یەکێتیە دروست بووە یان هیچ گفتوگۆیەک لە نێوان باڵ تاالبانی و لە هەوشێوژەنگیە هەیە؟ خۆی لە ڕاستیە ئێستا هەواڵانی سەرکردایەتی یەکێتی و ئەوان زیاتر مەشغوڵی مەسلەی سەرۆکایەتی کۆمارن و لە کۆبوونەوەی سەرکردایەتیشدا زۆر تاکید کرایەوە کە ئەم مۆزوعەکە پەیوەندی بە ئیرادەی یەکێتیەوە هەیە وا تەفسیریان کردووە کە ئیرادەی یەکێتی دەشکێ ئەگەر سەرۆک کۆمار بۆ دکتۆر بەرهەم نەبێ و ئێستا زۆربەی ناڵێم سیاسەتی یەکێتی و بەرنامە یەکێتی ئێستا لەو ئیتارەدا ئاخوێنێتەوە، ئەگەرنا بەتاکید نزیکبوونەوە هەبووە و ئومێدی زۆریش هەیە کە ئەم نزیکبوونەوەیە زیاتر بێ و هەردوو هاوسەرۆکان بگەنە ڕێکەوتن و من هەمیشە وتومە لە سەردەمێکە کە یەکێتی و پارتی خوێن کەوتوتە بینیانەوە و لە زمانی لە شەستەکانەوە لە شەڕی مەلایی و جەلالیەوە هێنرا هەتا دوای سیوێکی ئاب، بەڵام لە دوای ئەوەش توانرا گفتوگۆ بکرێ، توانرا مام جەلال و کاک مەسعود ڕێک بکەون. کاک مەسعود وتی من ئەم دەسەی خۆم ئەبڕم جارێکی تر تەوقەی پێ ناکەم لەگەڵ جەلال تاالبانیە، بەڵام لە واشنتۆن دەستی خستە ناو دەستی مام جەلالەوە ئیتفاقیە کرا، حکوومەتی یەکگرتوو دروست کرا. بەڵام پرسیارەکە لەوایە ئەی باشە ئەگەر ئەمان بەم خلافە قوڵەوە بەم خوێنە زۆرەوە بەو وەزعەوە گەشت بێنتەوە بۆچی ئەوێ دوو ئامۆزا دوو هاوسەرۆک دوو برا
کە هەمومان ئەزانین کە زۆر جار کاک بابڵ دەیگوێت لاهور بۆ خۆی خسوەتە بەردەم فی شەک بۆ ئەوەی بوو لەبەر من نەکەوێت ئێستا بۆچی ناتوانن بە تەکید لەم مەسەلەیەشدا کۆمەڵێک خەڵک هەن کە لە ناو ئاوی لێڵامەلە ئەکەن و بەرژەوەندیان لەوایە کە هاوسەرۆکان پێک نەیەنەوە و ڕێک نەکەونەوە بەڵام من پێم وایە هەر ئەبێ ڕێک بکەونەوە هەر ئەبێ ئاشتەوای بگەڕێتەوە بۆ ناو ماڵی یەکێتی و دەریش کەوت یەکێتی لە کاتە هەستیار و حساسەکاندا لەو کاتانەیە کە با بڵین ئەکەوێتە تەنگشەیەکەوە هەمویان بەیەکەوە هاوکاریەکەکەن دوێنەوە پێرە دەوترا دەرکراوەکان دەرکراون 1 ملیۆن ساڵی تر ناگەڕێنەوە بەڵام میلیمان دوومانی پێ نەچوو کاتێکە یەکێتی کەوتە ناو تەنگشەوە دەرکراوەکان لە پێش ئەوانی ترەوە خۆیان پێنەگیرا هەمووی بە یەک دەنگ و بە یەک هەڵوێست هەرچەندە تەحەفوز هەبووە هەرچەندە ملاحەزە هەبووە هەرچەندە تێبینی هەبووە لەسەر ئەو ئاراستە سیاسی کە لە ماوەی ڕابردوودا یەکێتی ئیشی لەسەر کردووە بەڵام دەرکراوەکان پێشەوەن و ئێمە بە تەکید لەسەرەوەکەینەوە ئەبێت ئەم مەسەلەیە کە مەسلەی ناوماڵی یەکێتیە چاکبوونی ناوماڵی یەکێتی کە دەبێتە هۆی کوێربوونی چاوی دوژمنان و دەبێتە هۆی با بڵێن دڵخۆشکردنی دڵی خوێنی شەهیدان و کەسوکاری سەربەرزی شەهیدان و تێکۆشەرانی یەکێتی و دۆستی یەکێتی ئەبێ چاوی ناحەزەکان کوێر بکەین و دڵی ئەمانیش خۆش بکەین. کاگتۆرە توانین بڵین ئەو گفتوگۆ و بەرەو پێشونێکە لە نێوان هاوسەرۆکانی یەکێتیە هەیە نزیکە لەوەی کە ڕێکەوتن ڕابگەێنن ئەمەی بەغاوە بۆی سەر و کۆمارەوە ئەتوانم بڵێم جارێ ئەوانە ڕاگیراوە بەڵام بە تەکید من وەکو خۆم ئەمە قەناعەتم وایە هەر ئەبێ بگاتە مەنزڵی کۆتایی و مژدەی دڵخۆشکەری بدەین بە هەموو یەکێتیەکان و بە کۆمەڵانی بە شەرەف و دڵسۆزی خەڵکی کوردستان. سپاس بۆ بەڕێز دکتۆر بەختیار شاوەیس ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق کە بە شوەی کە ڕاستەخۆ لەگەڵمان بوویت سپاس بۆ یشکە تا ئێستا مێربان.